إن الحمد لله نحمده ونستعين به ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا وفتن زماننا، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، خۆشەویستان، لە ژیاننامەی پێغەمبەران سەلامی خوا لە هەموو پێغەمبەران بێت. ئەمڕۆ دەینە سەر چیرۆکێکی تر لە چیرۆکی پێغەمبەران کە ئەوش چیرۆکی پێغەمبەر هوودە عەلەیهی السەڵاتو وەسسەلام. با بزانین پێغەمبەر هود کێیە و خوای گەورە بۆچی قەومێک ناردی و هۆکاری ناردنەکەی پێغەمبەر هود چی بوو و باسی چی کرد و دعوە و بانگەوازی ئەم قەومە یاخود ئەم پێغەمبەرە لە پێناو چیا بوو و کێشەی قەومەکەی خەلەلەکەیان لەکوێیا بوو کاتێک خوای پەروەردگار غەزەبی لەو قەومە گرت. سەرەتا بزانین براکانم، لە دوای تەوەفانەکەی نوح عەلەیهی السەڵاتو وەسسەلام، دوای ئەوەی کەوا مرۆڤایەتی کۆتایی هات، ئەو چەند کەسەی کەوا ڕزگاریان بوو لەسەر کەشتێکە، دیسان سەر لە نوێ لە دوای چەند سەدەیەک مرۆڤایەتی سەر لە نوێ بڵاوی پێکرا، بەرەکەتی تیاکەوت لە ناو زەویەکانە و لە شارەکانە و لە گوند و لادێکانە. هێواش هێواش قەومەکان زۆریان کرد، حەضارەت و وەروەها لوغەکان زۆر بوو و قەومانێکی زۆر پەیدا بوون. لەوانە قەومی عاد، لەوانە قەومی ثەمود، هەموو ئەمانە خوای پەروەردگار لە قورئان بۆمان باسەکەن. بەڵام ئەو گومڕایی کەوا قەومی نوح لەسەری بوون کە بتپەرستی و شەخصپەرستی بوو، سەر لە نوێ دیسان لە قەومی عاد بتپەرستی سەری هەڵدا کە ئەم زنجیرەیە بە درێژایی ژیان هەتاکو ڕۆژی قیامەت بەینا و بەین بگرە، هەتاکو ڕۆژی قیامەت ئەم سلسلەیە هەرەمێنێت بتپەرستی و شەخصپەرستی. چونکە شەیطان لێ ناگەڕێ لە مرۆڤ، وازیان لێ نایێنێت. ئەو سوێندی خواردە و وعدی داوە، کاتێک خوای تەعالا تەڕدی کرد و لەعنەتی لێ کرد، قال لأغوينهم أجمعين، هەتا بۆم بکرێ هەموو مرۆڤایەتی گومڕاکەم، هەتا بتوانێ بەرەو کوفڕ بات کە نەیتوانی ئەوجا بەرەو مەعسیەتە گەورەکانت بات، کە نەیتوانی بەرەو بیدعە و خەراپەت بات، بەرەو فسقت بات، بەرەو نیفاقت بات. ئەو جاوار لێکات مەشغوڵتەکە بە گوناها بچکەکان، ئەو جاوار لێکا مەشغوڵە بی بە موباحات. شەیطان بە هیچ شێوەیەک دەستبەرداری تۆ نابێت، بۆیە لە کەمینایە وریابە. کاتێ ئەم قەومە کە قەومی عادە بتپەرستی لە ناویان سەری هەڵدا، سێ بتیان پەرست: سودا یاخود سەدا، سەمود و ئەلهەبا. ئەم سێیانە هەرسێکیان پیاوچاک بوون لە ناو قەومی عاد. کاتێک ئەم پیاوچاکە، ئەم سێ پیاوچاکە مردن وەکو قەومی نوح، شەیطان هات بۆ لایەن وتی ئەمانە پیاوچاکن، وەرن پەیکەری بۆ دروستکەن، بتی بۆ دروستکەن و بڕۆن نەزری بۆ بکەن و حەیوانی بۆ سەر بڕن و پشتی پێ ببەستن و داوای شیفای لێ بکەن. سەر لە نوێ بتپەرستی سەری هەڵدا. خوای تەعالا کەسێکی هەڵبژارد لە قەومەکەی خۆیان کە عادە، هود پێغەمبەرە سەلامی خوای لێ بێت. هود پێغەمبەر بە ڕەگەز عەرەب بوو. ئەبوو ذەری غیفاری پرسیاری کرد لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، فەرمووی یا رسول الله صلی الله عليه وسلم، پرسیارت لێ یەکەم سەبارەت بە پێغەمبەران. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی
لناو همو بيغمران چوار داني عربن هود وهروها صالح وهروها شعيب ونبيك يا أبا ذر واتا محمد صلى الله عليه وسلم. هودي كري عبد الله كري رباح وهروها كري جارود وكري عاد وكري عوس وكري أرم كري سام كري نوح. سلامي خوا لهمو بيغمران بيت. هود بيغمر عليه الصلاة والسلام خوي تعالى صورتشي بناوكرت. أبو بكر الصديق روجي شان تماشاي بيغمري خوي صلى الله عليه وسلم بيني شان طلمويك للريش سري بيغمري خوا صلى الله عليه وسلم سبيبوا. قال يا رسول الله صلى الله عليه وسلم أراك قد شبت. فرمي أي بيغمري خوا صلى الله عليه وسلم أبينم بير بويتا. بيغمري خوا صلى الله عليه وسلم فرمي شيبتني هود وأخواتها. فرمي صورتي هود خشككاني مني بير كردوا كما بس بي أو صورتانية صورتي واقعة صورتي مرسلات وصورتي عما يتساءلون وإذا الشمس كورت. أم شوال بيان صورة من يام بير كر أي أبو بكر بو چونك أم چن صورة أم بيان شش صورة هاتشي خبرو هوالي أمتاني بيش إيما هي خوي تعالى باسي كردو باسي زورك لبيغمرانا كات وباسي أهوالي للروج قيامتك كات قيامت ديت جياني دنياك وتاي ديت چي بسر دنيا دي وچون نفخي صور ليدري ومروفاتي برو چورون. براستي أي أبو بكر صورتي هود ولقل خشككاني أو أنا من يام بير كردوا بويا أبيني أو چن طلمويك لسرو ريشي مبارشي بيغمري خواه صلى الله عليه وسلم درشو. هود بيغمر خواه تعالى ناردي بولاي قوم عاد. قوم عاد لچوبو خواه تعالى القرآن بو من باسكات دفرمي لأحقافو واذكر أخا عاد إذ أنذر قومه بالأحقاف وقد خلت النذر من بين يديه ومن خلفه ألا تعبدوا إلا الله. زاناني تفسير فرمون خواه تعالى بيغمر هودي نارد بولاي قوم عاد. قوم عاد لچون اشتجيبون بالأحقاف. أحقاف منطقيشي لماويبو لنيوان حضرموت بو عمان لو نيوانا منطقيك صحراء لماوية وشاخي برزبرزي تايا وهندي لناوشكا ناوشيشي زراعية كشتوكالية لوي زرعاتي أنا شكت أو أحقافة واتا الجبال الرملية شاخي تدابو هموي للم دروس كرابو ياخد لماويبو أوان لوين نشتجيبون. قوم عاد خوي تعالى فرمي إرم ذات العماد التي لم يخلق مثلها في البلاد. يعني وكو قوم عاد لو بيش دروز نكراوا شوكا قوم يكبون زور بهيز بون زور بتوانا بون لجسم لا ششيانا زور زبلاح وقوربون. خوي تعالى فرمي واذكروا آلاء الله وزادكم في الخلق بسطة. يعني بيركنا ولو نعمتاني كخواي پروردگار كاتك من بعد قوم نوح بيغمريشي بوتان نارد ولقل أوشا ايو قوم يكبون ونبي لاوازو تشوساوا بن نا زور بقوت بون اوان دايما شانازيانا كد بقوت وشانو بازوي خويان دايموت من أشد منا قوة كز لإيما بقوة ترنية شانازيان بخويانا كد ها قومي واهي زور لخوي باية بيت يشي لبيغمران بيغمري خواه صلى الله عليه وسلم فرمي كاتك جيشكي بيني قال من لهؤلاء شي هي أم جيشي من لناودا كاتك أم قصيك الخواي پروردگار فرمي سي عقوبا بودا قردوا يشيك لو عقوبانا مردنا يان أوتا دجمني زالكم بسرتا يان أبي مردن هالبجيري فرمي أي پروردگار أم قصيم كرد أبي باجي بدموا دجمن نامي وزال بي بسرمان بلام مردن هلا بجيرم لما ويت شن روجك 7000 كس لجيشكي مرت بهو كلمة كواوتي من لهؤلاء أو جيشي منا كي بتوان درقتي جيشكي من بيت قالوا من أشد منا قوة بوي إنسان لخوي باي نبي براستي
ئەوان زۆر بە شان و بازوی خۆیان ئەنازان ئەوت ئێمە وا ئێمە بە قووەتین ئێمە ئەو هەموو قووەتەمان هەیە بەڵام خوای تەعالا فەرمووی ئەوەلەم یعلموا یان ئەوەلەم يروا أن الله الذي خلقهم هو أشد منهم قوة باشە نابینن خوای پەروەردگار ئەوانی دروست کردووە زۆر لەوان بەهێزترە توانای خوای پەروەردگار لەسەروی هەموو تواناکانە بۆیە بەم شێوەیە لە خۆیان بایی بوون خوای پەروەردگار پێغەمبەر هودی بۆ لایەن نارد خوای تەعالا فەرمێ وإلى عاد أخاهم هودا قال يا قوم اعبدوا الله ما لكم من إله غيره إن أنتم إلا مفترون دفرمي وإلى عاد أخاهم هودا أم برايتي كولم آياتها وكهود براي عادا برايتي طينا نك برايتي دين بيت واتا بران وكو أندامك لو قبيلة لنسبة بران أما وكو دين جاوازن أو قومي مشرك بون أم بيغمبر وموحد وخوا برستا أما نقبلين والله من براي ديني يقبون نخير دين كان ينجاوز بو بلام چونك لقوم عاد بو خوي تعالى فرموي وإلى عاد أخاهم هودا باشا برنامج أم بيغمبر چی بو وكي شكل سر چی بو آية لسر بو جوداهات بو ياخذ لسر برلمان وهالبجاردن بو ياخذ لسر نوتو زويزار بو نخير أويك أمرو يبينين أو صراع أو كشمي لنيوان قوم كانوا وخلكاني شي زور بيغمبران هر بلاش يعني تشونا همو بيغمبران هدفيان أو بو توحيد وخواپرستی بلاو كنوا چونك تماشاينك اللي هجويك خلل هبي باسي أويانا كرت يعني استا قوم عاد دو كشي سركيان هبو كشي كان زور قوربو كبتپرستی بو فرموي ما لكم من إله غيره وتيان أي قوم عاد هود بيغمبر فرموي ما لكم من إله غيره هيج خوايق نية إلا الله نبيت كشايستي بفرستن فاتقوا الله وأطيعون تقوى خواتان هبي لخوا بترسن واز لبتفرستي بينن واز لشخص فرستي بينن بس خواي قرب فرستن بتاكو تنها وإطاعتي من بكن بلام لولا شوكي شيتريان الشبو وإذا بطشتم جبارين چونك بهيز بون بتوانا بون ظلم يعني شكل تعدان شكلت تعدان لخلقك كرت خلق ضعيف لا وزكان يعني اتشوسان دوا ظالبون بسريا لخلقان دا خلقان دا بلوسي هاد نهي لوشكت قال وإذا بطشتم جبارين بويا أم بيغمرهات فرموي أتبنون بكل ريع آية تعبثون وتتخذون مصانع لعلكم تخلدون وإذا بطشتم جبارين فاتقوا الله وأطيعون خوي تعالى بومان باسكا دفرمي أو اندب قوت بون لسرد شياكان وشاخكان كوشكو تلاري قورو زبلاحيان ليدا دواري قوريان هلدا أتون بناي زخميان دروستا كل سر لوتكي شاخكان نكبو أوي نشتجي بنتيدا نا بس بو أوي فخبكنو لخويان بايبو بون قوتيان هبو أتون لوي برديان بردو لەوێ کەڵەکەیانە کرد و خانووی گەورەیان دروستە کرد وەکو چۆن ئێستا لەناو ئەشکەوتەکانی بینین ئەوانە هەمووی ئەو قەومە عەمالیقانە لەو سەردەمە دروست کراوە چونکە ئێستا بە چەندین ئامیر دروست ناکرێت چونکە بەشەرەکانی ئەو سەردەمی مرۆڤایەتی سەرەتای مرۆڤایەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکا فەرمێ کاتێ خوای تەعالا ئادەمی دروست کرد 60 ذراعا 60 باڵ بوو يعني تقريبا 27 مترێکەکە 28 مترێکەکە ئادەم سەلامی خوای لەسەر بێت دەفەرمێ بەم تووڵە پێی وەرە خوارەوە تاکو ڕۆژی قیامەت هێواش مرۆڤایەتی کورت دەکات ئێستا ئەو باڵایانی کە ئێمە بینن مەترونی و مەتر و هەفتا و سێرەکەی دەگمەن هەیە بگا بە 2 متر ئەوان عەمالیقەیان هەبووە وتتخذون مصانع لعلكم تخلدون ئەچون لەوێ خانوویان دروستە کرد کۆشکیان دروستە کرد لە خۆیان بایی بوون بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ پارە لە هەر شتێکا سەرفکەیت مەئجووری تێیدا ئیلا لە خانوویەکە کەوا زیادە مەسرەف بێ و پێویست نەبێت هیچ ئەجرێکت نییە یعنی ئەگەر تۆ خانوویەک دروستکەی 2 هۆدە هەیوانێک با بڵێن 4 غرفەت پێویستە بڕێ مناڵەت هەیە دروستی کە و ئەجری خۆتێ ئینشاءالله بە نیەتێ ئەوەی مناڵەکانت بەحەوێنەوە
بەڵام لە حاڵەتێکە تۆ 4 غورفەت پێویستە تۆ بڕۆی 10 غورفە لێ بدەی. خەڵکێکەکەی ئەمڕۆ ئینسان هەر پێویستی بە خانوویە دوانە ئەو پەڕی سێرەکەی 5-6 خانوو لێدات، بەڵام بەمەبەستی چی؟ بەمەبەستی ئەوەی لە خۆبایی بوونە. ئەمما ئەگەر کەسێک بۆ خۆی خانووی بکڕێت داینا و بیدا بکرێ ئاساییە براکارم، غەڵەت تێ نەگەن. بەڵام مەبەستمان نیەتەکەیە، ئینسان لە خۆی بایی نەبێت. تۆ پێویستت بە چەند غورفەیە ئەوە لێ بدا، داعی ناکە زیادە مەصروف بکەین. بۆیە وتتخذون مصانع لعلكم تخلدون، ئەو هەموو کۆشک و تەلارەیان لێدا لعلكم تخلدون، وەک بڵێ مردن بەسەریانە نایە. ئەمڕۆژ وڵاتە زلهێزەکان ببینە، ئەو هەموو قەسرە لێدەن، ئەو هەموو بینایە لێدەن، ئەو هەموو مەصانعە وتتخذون مصانع لێدەن لعلكم تخلدون، وەک بڵێ ئێوە نەمریتان بەسەر نایە تیا ناچن، ڕۆژێک نایە خوای گەورە زەلیلتان کا و ڕسوابن. وإذا بطشتم بطشتم جبارين. بۆیە سێرەکەی زوڵم و تعداکەن، پەلاماری ئەم وڵاتە دەن و پەلاماری ئەو وڵاتە دەن و ئەم موسڵمانە چەوسێنەوە ئەم ئەکوژن. ئەمانە چێن؟ ئەمانە قەومێکی جەبار و زاڵمن، وەکو ئێستا ئەوەی کە ڕوئەدا لە وڵاتی غەزە. یەهود چیەکە؟ ئەمریکا چیەکە؟ بەبەرچاوی هەموو وڵاتە زلهێزەکان مسلمانان هەمویان قەتل و عامەکرێت و لەولاشەوە منداڵ هەتیوەکرێ و دایک جەرگی ئەسووتێ، باوکش ئەکوژرێ، کەسش نییە بڵێ کاکە بووە لەوە ناکەن. بەڵام دڵنیابن لكل بداية نهاية، هەموو سەرەتایە کۆتایەکەی هەیە، بەڵام حکمەتی خوای تەعالا وایە ئێستا مسلمانان لاوازن، هەمووشی بۆ ئەوەیە کەوا مسلمانان بیرکەنەوە بگەڕێنەوە بۆ دینەکەیان، بۆ ئاینەکەیان، بۆ بەرنامەکەیان، دەست بە بەرنامەی پێغەمبەران بگرن. واللهی سەرفرازە بن. إن تنصروا الله فلا غالب لكم. ئەگەر ئێمە دینەکەی خوای گەورە سەر بخەین واللهی کەس ناتوانێ بمان چەوسێنێتەوە. کەواتە فاتقوا الله وأطيعون، تەقوای خواتان هەبێ، طاعەت و جۆڕیالی پێغەمبەران بکەن، خوای گەورە سەرفرازتان ئەکات. بەم شێوەیە داعوە و بانگەوازی قەومەکەی کرد هەتاکو ئەو کاتەی کەوا خوای پەروەردگار بۆمان باسەکە کە قەومەکەی چۆن وەڵامی دایەوە. ئەو هەڵەگرین بۆ هەفتەی داهاتوو. أقول ما سمعتم واستغفر الله العظيم لي ولكم فاستغفروه إنه هو الغفور الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. هود پێغەمبەر سەلامی خوای لێبێت کاتێک دەعوە و بانگەوازی قەومەکەی کرد، وتی نەکاوە قەومەکەم غەڵەت لێم تێ بگەن، من وا هاتوومە بۆ ئەوەی پارە و ماڵم دەستکەوێ. قال يا قومي لا أسألكم عليه من أجر إن أجري إلا على الذي فطرني أفلا تعقلون. فەرمووی ئەی قەومەکەم من نەهاتوومە بۆ ئەوەی ماڵ کۆکەمەوە خۆم دەوڵەمەندکەم، مەبەستم مەنسەب نییە، واللهی ئەوەم پێویست نییە. من هاتووم بۆ هەدەفێک، پەیامێکم پێ لەلایەنی خوای پەروەردگار کە ئەو پەیامەش تەوحید و خواپەرستیە. ئەمما من هاتبێتن گیرفانی خۆم پڕکەم و خۆم دەوڵەمەندکەم یان ببم بە دەمسپی ئێوە، ئەوە بەرنامەی من نییە. دەمسپی بۆ خۆتان، کورسی بۆ خۆتان، بوجە بۆ خۆتان، پەرلەمان بۆ خۆتان، حزب هەمووی بۆ خۆتان. من ئەوەنم لێتانەوێت بەس بگەڕێنەوە بەلای خوای تەعالا. بۆیە پەیامی مامۆستایان بانخوازان لە هەر شوێنێکا بوون دەبێ ئەمە پەیامەکەیان بێت، وەکو پێغەمبەران سەلامی خوای لەسەر بێت. مامۆستایان نابێ خۆیان بدەنە پاڵ حزبێکە، مامۆستایان نابێ بەکارێک بە شێوازێک ڕفتار بکەن خۆیان بدەنە پاڵ شخصێکە خۆیان زەعیفکەنەوە، بەڵکو دەبێ خۆمان بدەینە پاڵ ئیسلام. ئەو چەترە گەورەیە کە ئیسلام زۆر فراوانە، زۆر گەورەیە، ئیعتیزازی پێوە بکەین وەکو پێغەمبەران بڵێن ئین ئەجرێ ئیلا عەلی الله. بۆیە ئەجرمان لەلایەنی خوای پەروەردگارە، پاداشمان لە ئێوە ناوێ، ئێمە لەسەرمان نەسیحەت و ئامۆژگاریتانەکەین. ئەوەی وەریگرت بۆ خۆی ئیستیفادەی لێکات، ئەوەشی وەری نەگرت ئەوە لە ڕۆژی قیامەت با جوابی حازرکە. کەواتە فاتقوا الله وأطیعون. کاتێک بەم شێوازە بەم ئوسلوبە جوانە بە زمانێکی شرین دعوە و بانگەوازی قەومەکەی کات، ئەوجا دەڵێ یا قەومی استغفروا ربكم ثم توبوا إليه. ئەی قەومەکەم استغفار کەن، داوای لێخۆشبوون کەن لەخوا، چونکە ئێوە زۆر تاوانبارن،
ئێوە ئەدەن لە خەڵکە چەوسێننەوە، مافی خەڵک زەوتەکەن، لەولا شۆ حەق و مافی خوای گەورە نادەن، خەریکی بتپەرستین. فاتقوا الله، استغفارکەن، تەوبە بکەن، بگەڕێنەوە بەلای خوای تەعالا. ئەگەر ئێوە تەوبە بکەن و بگەڕێنەوە لای خوای تەعالا، لە بەرامبەردا خوای تەعالا چیتان بۆکە؟ يرسل السماء عليكم مدرارا ويزدكم قوة إلى قوتكم ولا تتولوا مجرمين. ئەگەر ئینسان تەوبە بکات، دەسەڵ بگرێ لە تاوان، خوای گەورە ئەم دوو شتەی بۆکات. يرسل السماء عليكم مدرارا، بارانی ڕەحمەتی خۆی بەلێزمە بۆتان دەبارێنێت. چونکە بەر لەوەی ئەو قەومە پیسە عاد، قەومی عاد، بەر لەوەی خوای تەعالا لە ناویان بەرێ بە 3 ساڵ بارانی ڕەحمەتی خۆی گرتەوە لێیان، بارانی ڕەحمەتی خۆی لێگرتنەوە. هود عليه الصلاة والسلام فەرمووی تەوبە بکەن، دەست لەو تاوانە هەڵبگرن، واللهی خوای پەروەردگار بارانی ڕەحمەتان بۆ بارێنێت. ئەمەش بکەنە قاعیدە لای خۆتان براکانم. هەر کاتێک باران تاخیر بوو، ئەوە بزانە تاوانی مرۆڤەکانە. جارجارش بارانە بارێنێ دڵمان پێی خۆش نەبێ، نەک لەبەر ئێمەیە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ولولا البهائم لم يمطروا، ئەگەر لەبەر حیوانات نەبێ خوای گەورە یەک قەترە باران نابارێنێت. ئەو هەموو تاوانی کەوە ئەکرێ لەسەر زەویە. ظهر الفساد في البر والبحر بما كسبت أيدي الناس. ئەو هەموو فەسادیە، ئەو هەموو خراپەکاریە، ئەو هەموو تاوانی کە لەسەر زەوی ئەکرێت، لە نەتیجەیە خوای تەعالا بارانی ڕەحمەتی خۆی، ڕزقەکان بەرەکەتی تیا نامێنێت. بگرە میوەکانش ئەو تامەی ساڵانی پێشووی نییە، هەموو ئەو بەرەکەتانە هێواش هێواش خوای گەورە هەڵێگرێت. نان تامی نامێنێ، ژیان تامی نامێنێ. کەواتە ئینسان دەبێت استغفار کات، تەوبە بکات بۆی خوای گەورە بەرەکەتی ئاسمان و زەوی بۆ دەرکا. ولو أن أهل القرى آمنوا واتقوا لفتحنا عليهم بركات من السماء، لفتحنا عليهم بركات من السماء. چاوەڕێی بەرەکەتی ئاسمانی، بەرەکەتی زەویت بۆ دەرکا، دەیوەرە تەوبە بکە و ئیمانێکی پتەوتە بێ بە خوای تەعالا. ئەو جا فەرمووی ويزدكم قوة إلى قوتكم. ئێستا چەنێ بە قووەتن، چەنێ بەهێزن، خوای گەورە دوو هێندە ئەوەنە قووەتانە داتێت. کەواتە هەر ملەتێک، هەر قەومێک زانی لاواز و زەعیفە ئەیەوێ بە قووەت بێ، با دەسەڵ بگرێ لە تاوان، با تەوبە بکە، با استیغفار کات. واللهی خوای پەروەردگار قووەت و هێزێکی داتێ لە سەروی هەموو هێزەکانە. فاتیمەی کچی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕۆژێکیان هاتە لای باوکی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی یا رسول الله، ئیزنم بدە خزمەتکارێکم بۆ پەیدا کە بەڕاستی هیلاکەم، ماندووم لە ماڵەوە، پێویستمان بە خزمەتکارێکە بۆ یارمەتیمان بات. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی شتێکتان پێ بڵێم لەو خزمەتکارە بۆتان باشتر و چاکتر بێت؟ فەرمووی بەڵێ. فەرمووی کاتێک ئەچتە سەر جێگاکەت 33 جار بڵێ سبحان الله، 33 جار بڵێ الحەمد لله، 34 جار بڵێ الله ئەکبەر. ئەوە لە خادمێ بۆت خێرترە. دەفەرمێ واللهی کاتێک ئەم زکرەمانە کرد شەوانە پێشەوەی بخەوین، خوای پەروەردگار بەرەکەتی هاوردە ئەو ماڵە، پێویستمان بە خزمەتکارش نەبوو. یعنی کاری ڕۆژانەشمان زۆر بە ئاسانی جێبەجێ بوو. یعنی خوای گەورە وزەتە داتێ، تااقەتە داتێ. ويزدكم قوة إلى قوتكم. بۆیە لە هەر ماڵێکە، هەر شخصێکە بێهێز بوو، لاواز بوو، خێزانی خۆی بە تەوبە بکە، استیغفار کە، بە ذکر و یادی خوای پەروەردگار کە. واللهی خوای پەروەردگار ويزدكم قوة إلى قوتكم. هەر ملەتەکەی خۆمان چەندێ دەست بە دینەوە بگرن، ئەوەندە پتەوە بن، ئەوەندە بەقەوەتە بن. واللهی چەندێ زەلیل بین، چەندێ ژێردەستە بین، چەندێ نۆکەری بکەین بۆ ئەم و ئەو، واللهی خوای گەورە زەلیلمان نەکات. بۆیە با پشت بە خوای گەورە ببەستین، وەکو چۆن پێغەمبەران پشتیان بە خوای گەورە بەست، ئێمەش دەبێت پشت بە خوای گەورە ببەستین بۆی خوای گەورە سەرکەوتومان کات. داواکەم لە خوای پەروەردگار بەناو جوانەکانی و صفاتە بەرزەکانی، یا ڕەبی خوای ڕەحممان لێ کەی، یا ڕەبی خوای بەختەوری دنیا و قیامەتمان کەی، یا ڕەبی خوای لێتە پاڕینەوە بەناو جوانەکان و صفاتە بەرزەکانت، یا ڕەبی خوای قەڵەمی عەفوت بەسەر تاوانەکانمان بێنیت، یا ڕەبی خوای تاوانمان زۆرە، یا ڕەبی خوای لێمان خۆش بی، لە گوناهمان خۆش بی، لە کەم و کوڕەکانمان خۆش بی، یا ڕەبی خوای لە گوناهە گەورەکانمان خۆش بی، لە گوناهە بچکەکانمان خۆش بی، لە دایک و باوکمان خۆش بی، یا ڕەبی خوای لە مردوەکانمان خۆش بی، یا ڕەب العالەمین. شفای بەڕەحمت بۆ نەخۆشەکانمان بنێری، یا ڕەب العالەمین. یا ڕەبی خوای هەر کەسێک کێشە و مشکلی هەیە، یا ڕەبی خوای باری سوکەی، یا ڕەبی خوای کاری ئاسان کەی، یا ڕەب العالەمین. یا ڕەبی خوای
ئەوەی ئەیڵێن لە پێناو تۆ بێ یا رب العالمین بەشی کەسی تریتیانە بێ ئامین ئامین والحمد لله رب العالمین. ئەخیر تێبینی براکانم سوپاس بۆ خوای گەورە مزگەوتەکەمان سەب کرد و گەورەمان کرد و فراوانمان کرد سبەینی ئەو دیوارە هەڵەگرین بەڵام پێویستمان بە یارمەتیە بەڕاستی هەتاکو ئێستا کەم تا زۆر خەڵکێک هاتۆتە پێشەوە بەڵام وەکو پێویست نییە ئیتر لەمە دووە کارەبایەتە و لەبغە و سپیکارە و سەقفەکەیەتی و دەرگا و پەنجەرێ ئەمانە بەڕاستی پێویستمان بە یارمەتیە داواتان لێکەین دەستی یارمەتی بۆ مزگەوتەکەمان درێژکەن خی گەورە پاداشتانداتەوە و لژنە هەیە پارە مەدەنە من بڕۆم بیدەنە دەست ئەو برایانی ئەوێ کاک سڵاحەدین مام عاسێ بیدەنە دەست ئەوان خی گەورە ئەجر و پاداشتی هەموو لایەک بداتەوە.